لە شارڕانیە لە بەڕێبەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین کۆبوونەوەیەکی بەرفراوان ئەنجام دەدرێت بە بۆنی ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستانەوە. لێرە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین و لەگەڵ ژمارەیەکی زۆری چالاکوانانی بواری ژینگە کۆبوونەوەیەکی فراوانیان ڕێخستووە بۆ گفتوگۆکردن لەسەر پرسە ژینگەیەکان، لەسەر کێشە و گرفتە ژینگەیەکانی سنوورەکە، لەسەر ئەو ئاستەنگانەی لە بەردەم ژینگەی سنوورەکە هەن بەمبەستی چارەسەرکردنیان. دیارە ڕاو بۆ چوونی هەموو ئەو چالاکوانانەی بواری ژینگە وەردەگیرێت گفتوگویان لەبارە دەکرێت دواتر فەرمانگەی ژینگە و بەڕێبەتی گشتی شارەوانیەکان لە ڕێگەی شارەوانیەکانی خۆیەوە کاریان لەسەر دەکەن. جا من بۆ زانیاری زیاتر دەمێت لەگەڵ خات و ساوێن ساڵح بەڕێبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین قسە بکەم. ساوێن خان، ئامانجی ئەم کۆبوونەوەیە چییە؟ بە شێوەیەکی گشتی دۆخی ژینگەی سنوورەکە چۆنە؟ بەڵێ پێشێکی بەخێراتنتان دەکەم. ئەمڕۆ 16 چوار ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستانە. بەڕێبەتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین لەگەڵ فەرمانگەی ژینگە هەستان بە ئامادەکردنی ئەو کۆڕبەندە لەگەڵ چالاکەوانی ژینگەی و ڕێکخراوە ژینگەیەکان بۆ دەستنیشانکردنی کێش و گرفتە ژینگەیەکان بۆ ئێمە بتوانین لەگەڵ ڕای ئەواندا ئێمە بتوانین چارەسەرەکان دەستنیشان بکەین. دۆخی ژینگە لە ئیداری ڕاپەڕین تا ئێستا وەختە بڵم ئاساییە لە بەرەوەی پۆڕۆژەکان کەمترە لەو ناوچەیە. ناوچەکەی ئێمەش سروشتەکەی وایە تقریباً گونجاوە تاکو ئێستا، بەڵام هیوادارم لەگە زیادبوونی پرۆژەکان و زیادبوونی ژمارەی دانیشتوان ڕەچاوی ڕێنمایە ژینگەیەکانیش بکرێت. باشە ساوێن خان، فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین پلانی چییە بۆ گرنگیدانی زیاتر بە بواری ژینگە؟ خۆت دەزانی سنوورەکە فراوانە، کارگە و کارخانەی گەورەشەوە خەریکە دەکرێنەوە لە سنوورەکە. ئێوە و ژینگە چ پلانێکتان هەیە بۆی گرنگی زیاتر بە ژینگە بدەن و لە هەمان کاتیشدا گرفتی گەورەی بەردەم ژینگەی سنوورەکە چییە؟ من گەورەترین گرفت لە بەرامبەر بە ژینگە هۆشیاری تاک دەگەڕێن بۆ هۆشیاری تاک. هۆشیاری تاک بەرز بێتەوە ئەکید چارەسەرەکانیش ئاسانتر دەبێت، لە لای مەکێش و گرفتەکانیش کەمتر دەبێتەوە. بەڵێ پرۆژەکان خەریکە جمجۆڵەکان کردو لە ناوچەکە، ئەمە بەردەوام لەگەڵیان لە برەوەی ڕزامەندی لای ئێمە وەرەگرین مرجە ژینگەیەکانیان بەسەردا جێبەجێ دەکەین. زۆر سپاس دەکەم. سەرکەوت دیارە لێرە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوە ژینگەیەکان و چالاکوانانی بواری ژینگە بە فەرمانگە پەیوەندیدارەکان و بەڕێبەتی گشتی شارەوانیەکان لێرن لەبەرەوەی 12-13 شارەوانیە لە سنوورەکە هەمویان ئامادەن بۆ ئەوەی سوود لەو گفتوگویانە وەربگرن لە داهاتوودا بیکەنە بنەمای کاری خۆیان بۆ گرنگیدان بە ژینگەی ناوچەکەەوە، پاراستنی ژینگەی ناوچەکەەوە، چارەسەرکردنی ئەو ئاستەنگ و گرفتانەی کە لە بەردەم ژینگەی سنوورەکەدا هەیە. بەڵێ. باش.